کاردانەوەکانی هەرێمی کوردستان و نیگەرانی پێکهاتەکان لە دوای بڕیارەکە دادگای باڵای فدراڵی عێراقا بە هەموارکردنەوە یاسا و سکاڵایی کە لەسەر یاسای هەڵبژاردن بوو 11 کورسی پێکهاتەکان لەلایەن دادگای باڵای فدراڵیەوە بە نایاسایی لە قەڵم درا، بەڵام پێکهاتەکان هەنگاوەکانی داهاتویان چی دەبێت و چۆن دەکرێت ئەم پرسە بەپێی دەستور چارەسەر بکرێت. لەگەڵ میوانەکەمان زیاتر لە بارەوە قسە دەکەین. بەڕێز کەرخی ئاڵتی بەرماخ سەرۆکی بزوتنەوەی دموکراتی تورکمان لێرە لە ستودیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر بێ. کاکەرخی بەخێر بێ. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی بەفرامتان هەبوو، باسیتان کرد. ڕاستیەکەی ئەوڕۆ کۆبوونەوەکەمان وەکو لایەنە تورکمانی و لایەنە سیاسیەکانی تورکمان و ئاشووری و سریان و کلدان لەگەڵ ئەرمەنەکان برا ئەرمەنەکان بەیەکەوە هەمومان لە ماڵی تورکمان لە هەولێر کۆبوونەوەمان کرد لەگەڵ زۆربەی زۆری کونسوڵخانەکان کە یان کونسوڵ خۆی و یان نوێنەری کونسوڵ ئامادە بوون لەگەڵ نوێنەری یەکێتی ئیتحادی ئەوروپی هەمویان ئامادە بوون لەوێن دەرێ باسی ئەو بڕیارە ناڕەوایی کە لە محکەمەی لە دادگای فیدرالی عێراق دەرحەق بە کوردستان بە شێوەیەکی گشتی دراوە و بە تایبەتیش دەرحەق بە پێکهاتەکانی کوردستان دراوە کە خۆی لە خۆیدا چەند بڕیارێکی ناڕەوا دژ بە دیموکراتیەت وەکو ئێمە وا لە قەڵەمی دەدەین کە پاش گەزبوونەوەیەکە لە دیموکراسیەت لە سیستەمی تازەی عێراقدا کە لەسەر ئەساسی فرەیی دامەزرا بوو. ئێستا ئەو کونسوڵخانانەمان بانکێش کرده بوو بۆ ئەوەی کە ئێمە مەزلومەتی خۆمان کە ئەو زوڵمەی بەسەر پێکهاتەکان هاتووە وەکو لادانی دیموکراسیەت لادانی نەتەوەکان پێکهاتەکان نەبوونیان لە پەرلەمان و لە دەستگا دەستوریەکان کەواتە تۆ دیموکراسیەتت زیندە بە چاڵ کردەوە. خۆمان باسی ئەومان لەگەڵیان کرد کە ئێمە کاتی خۆی بۆچی ڕژێمی پێشووی عێراق ڕووخە بۆ لەبەرەوەی ڕژێمێکی شمولی بوو کە ئاعتراف مافی نەتەوەکانی نەدەکرد، ئاعترافی دیکتاتۆریەت و تاکڕەوی بوو. ئێستا ئێمە لە پای ئەوەی بین زیاتر لەسەر دیموکراسیەت کار بکەین و بەرەو پێشەوەتری بدەین بەداخەوە لە بڕیارێکدا وەکو پاشگەزبوونەوەیەک لە دیموکراسیەت مافی نەتەوەکان و پێکهاتەکانی کوردستان ژێرپێ دەخەن و نایڵن بەشداری ئەو بەشداریە و ئەو جوانەیە کە لە کوردستان هەبوو کە هەموو بەیەکەوە جوان بووین ئەو فرەیە لە کوردستان هەبوو لە ناوی باشە. پێتان وایە بۆچی پێکهاتەکان بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان کراوەتە ئامانج؟ کورسی کۆتای پێکهاتەکان لە پەرلەمانی عێراقیە بەڵام بۆ پەرلەمانی کوردستان بە نایاسایی لە قەڵم دەدرێت. ئێمەش ئەو ڕۆیەک لە خاڵەکان ئەو خاڵە بوو کە زۆر گرنگە. ڕاستیەکەی ئەو دادگایە بە تەواوەتی کارێکی سیاسی دەکات، هیچ کارێکی یاسایی ناکە. خۆشی ئەگەر بێ سەرحەقەت دادگایەکە خۆی نادەستوریە چونکی لە زمانی برێمەر ئەو دادگایە دامەزراوە دەستوری نییە، یعنی بە شێوەیەکی دەستوری نەهاتۆتە ئاراوە. کەچی دێ لە کوردستاندا پەرلەمانێک هەیە هەرێمێک هەیە کە لە دەستوری عێراق چەسپا و دەنجی لەسەر دراوە مافی ئەوەی پێدراوە کە تەشریعات بکە یاسادانان بکاتن بە یاسا مافی پێکهاتەکانی جێگیر کردو ئەو هاتووە ئەو یاسایانە ڕەت دەکاتەوە خۆی لە جێی مشەڕع داناوە لە جیاتی ئەوەی خۆی بێ وەکو قەزا وەکو محکەمە کار بکە وەکو پەرلەمان کاری کردووە، ینی خۆی لە جێی مشەڕع داناوە. ئەوەی کە جەنابتان فەرمووتان ئێمە خۆی ئامانجەکە یعنی هەمووی هەرێمی کوردستانە، هەرێمی کوردستان بە ئامانج گیراوە. جارێ ئەو ڕۆ پێمان وایە لە پێکهاتەکانەوە دەست پێ دەکەن ئێمە بڕوا دەکەین کە شەکە لێرە ڕانەوەستێ و هەنگاوی تریشی بەدوادابێ. باش بۆیە ئێمە بە تەواوەتی ئەو بڕیارانە ڕەت دەکەینەوە هەرچی پێمان بکرێت لە ڕێگای یاسایی و دیموکراسیەوە دەیگرینە بەر بۆ ئەوەی ئەو زوڵمە بەسەرمان دانەسن. کاکەرخی هەڵوێستی جددی داهاتوتان چی دەبێتن؟ چۆن دەنجی خۆتان دەگەهێنە کۆمەڵگەی نێودەوڵەتی؟ ئێستا ئێمە ئەوەی کە ئەو ڕۆکردمان زۆرێک بوو لە زۆرەکانی بەشێک بوو لە دەنگەیاندن و داواشمان لێکردن کە ئەوانە ئەو دەنگەمان بگەێنە وڵاتەکانی خۆیان. ئەوانیش بە سوپاسەوە جێیان لێ ڕاگرتین و
لە ئایندەدا ئێمە چەند هەنگاوی ترمان هەیە ئەوەی کە گرنگە بۆ ئێمە لە ناو عێراقدا سەرۆکی کۆمار لە عێراق دەتوانێت تانە لە بڕیارەکان بداتن بڕیارەکانی محکەمەی ئیتحادی لەبەرەوەی سەرۆکی کۆمار پارێزەری دەستورە. باش ئەوان چیان پێگوتن ئەوانەی ئەمڕۆ لە کوبوونەوەکی ئێوە ئەوان تەنیا جێگر بوون ئەوڕۆیان نەکرد نەخێر ئەوان خۆی هەر سیستەمەکەیان وایە دێن هەموو شتەکان وەردەگرن پاشان ئەگەر شتێک هەبێ تا مراجعاتی خۆیان دەکەن و لەگەڵ دەوڵەتی خۆیان لەگەڵ حکووماتی خۆیان تاوتوێی دەکەن اینجا ئەگەر شتێک بێ لەوانەیە وەڵامیان هەبێتن ئێمە داوامان لێکردن گوتمان ئێوە دەبێ بەهانامان بێن ئێوە دەبێ ئاگادار بن کە ئێستا مەوزوعەکە دیموکراسیەتە تەنیا لادانی کورسیەکانی کۆتانیە دیموکراسیەت لە خەتەرە لە عێراق بە شێوەیەکی گشتی من باسی ئەوەم کرد خۆم شخصی ئەوڕۆ باسی ئەوەم کرد گوتم کاتی کە حکوومەتی عێراق ڕژێمی پێشووی عێراق لەسەر سیستەمی دیکتاتۆریەت و ئەوانە بوو ڕۆڵەکانی عێراق بە هەموو نەتەوەکانیەوە لەگەڵ ڕۆڵەکانی ئێوە لە ئەوروپا و ئەمریکا هەموو هاتن بۆ ئەوەی لە عێراق ئەو ڕژێمە بگۆ گۆڕانکاری بەسەردا بکەن ئەوانە خوێنیاندا شەهیدیاندا ئێستا ئێوە وا بکەن ئەو خوێنانە ئەو شەهیدانە بە فیڕۆ نەچی چونچی لە پای چی لە پای دیموکراتیەتە ئەو شتانە کرابوو ئێستا دیموکراتیەتەکە کەوتۆتە خەتەرەوە. باشە هەرێمی کوردستان بەردەوام داکۆکی لە مافی پێکاتەکان کردەوە بەشداریان لە حکوومەتدا کردووە سەرۆکوەزیران لەم سەفەرەیدا لە واشنگتن ئەم بابەتەی دادگای فدراڵی خستە بەرباس لەگەڵ بەرپرسانی ئەمریکا بەڵام هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش لە بەردەماندایە وەکو پێکاتەکان پاڵپشتەکانی حکوومەت هێرم چۆن دەبینن بەشداری هەڵبژاردننی داهاتوی پەرلەمان دەکەن بەم شێوازە وەکو هەمیشە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی تایبەتی و جەنابی سەرۆک بارزانی وەکو مەرجەعی باڵای هەموو خەڵکی کوردستان بە تایبەتیش جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی کاک مەسرور بارزانی هەمیشە فریادڕەسی هەموو نەتەوەکانی کوردستان بووینە. ئێمە لەوە دڵنیا بووین کە لەو سەفەرەی کە لە ئەمریکادا بێگومان یەک لە خاڵە هەرە سەرچیەکانی باسی کۆتای تورکمان بووە کە دەرکەوت لە هەواڵەکانیش جەنابتان بڵاوتان کردەوە کە باسێکی تێر و تەسەلی کردیە لەسەر ئەو بڕیارانەی کە لە دادگای فیدرالی عێراق دەرچووە بەرامبەر بە کۆتاکان و لادانی کۆتاکان زۆر هەڵوەستەیان لەسەر کردووە ئێمە لێرەوە سوپاسگوزاری دەکەین و هەر ئەوە بوو چاوەڕوانی ئێمە هەر ئەوە بوو لە جەنابیان و ئێمە ڕاستیەکەی لە هەرێمی کوردستاندا ئێمە وەکو تورکمان نەتەوەی دووەمین و مافێکی زۆر ڕەوای خۆمانە کە لە هەموو دەستگاکاندا بەشداری بکەین کەچی و زۆر بە سنگفرەوانی لە لایەن نەتەوەکانی ترەوە بە تایبەتی لە برایانی کوردەوە پێشوازی کراوە لە فرەیی و پێشوازی کراوە لە نەتەوەکان و پێشوازی کراوە لە هەموو پێگە دیموکراسیەکان با بڵێن بەڵام خەڵکانێک هەیە چاویان بەوە هەڵنایە خەڵکانێک هەیە ئەو شێوە هەرێمەیان پێ هەزم ناکرێت ئەو دیموکراسیەتێک کە لە کوردستاندا پەیڕەو دەکرێتن دیارە ئەوان دوورن لەو مەسائلانەوە پێیان پەیڕەو ناکرێتن دەیانەوێت ئەوە ئێرە شتێک بدەن. باشە کاکەخی کەواتە ئەوەی ئەو بڕیارە دادگای فیدرالی کە دەرحەق بە پێکهاتەکان لە هەرێمی کوردستان دەری کردووە پێت وایە مەبەستدار بووە بێگومان لێدان بووە لە پێگەی پێکهاتەکان و لەو پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەی کە لە هەرێمی کوردستان ڕەنگی داوەتەوە هەر وەکو پێشترێ باسمان کرد بە کوردستان بە شێوەیەکی گشتی بە ئامانجگیراوە و لەوەوە دەستیان پێ کردووە کە ئەوەی کە ئێمە وەکو خەڵکی کوردستان هەمومان بەیەکەوە شانازیمان بەو برایەتی و بەو ئاشتی و تەبایە کۆمەڵایەتی و سیاسیەمان کردووە کە لێرەدا بەرقەرار بووە. ئیتر ئەوان هاتوونە لەو سۆنگەوە سەیری ئەو بابەتەیان کردووە چۆن بتوانین ئەو ئاشتی و ئەو تەبایەیان لێ تێک بدەین جاری یەکەم بە کۆتاکان نەهێڵین و جاری یەکەم بە ئەو مەسەلەیە بخەینە ناویان کە کۆتاکان ئەوان بە حەلقەیەکی لاواز دەزانن لۆیە یەکەم جارێخی ئێمەیان گرتووە ئێمە پێمان وایە هەر لێرە ڕاناوەستن لەوانەیە دەست بۆ شتی تریش بوو. بەڕێز کەرخی ئالتە بەرماخ سەرۆکی بزوتنەوەی دموکراتی تورکمان زۆر سپاس لە ئەستەدیۆ لەگەڵ گەلێکی سپاس زۆر سپاس.